أنا صورة وتوبي ناسك بورا درجة يقرأ وسط دمي تدرس كراوات أصلاً ئەوانە دەستن شاخی بۆوان زۆر سەختە بەخوا بەواخۆ نزیێکی عەجەبەکان دەبن جۆ لێ ئەغڵامی تێدا شتی تێدا مەسەڵەن بە مادووبوونێکی زۆرەوە ئەو گەنجانە دەڕۆن بە شاخیەوە بلەسە کێشە بێپارەی مشکلات و دەردەسەری و ماڵوێرانیە گوێ لە برای خۆتە بەواقعی هەنی نەمەعاشەیە هیچ هەیە بۆیە مە زەحمەتە ئەمن دوو ڕۆژە هەر لە گیاگۆڵی بەخوا دەوری 120 یارم دەرەت کردووە چ شتێک دێنێ هەموو شتێک ڕێواس و کەنگر و مندۆک و دووشە و ئەو شتانە هەموو دێنن هەسی هەبێ دێنن زەحمەتی بۆ ئێمە لێرە دەکرێت بۆ ئێمە زەحمەت زۆر نییە کە ڕاستی دەوێت زەحمەتی ئێرە بۆ مە گەزەرەێکی لێ بکەین بۆ ئێمە زەحمەت نییە بەس ئەوانەی دەچن نزیێکی عەجەبەکان دەبن توی مەرزە ئەرغامی لێ گوێ لێ دەچنە دۆڵە کۆگەی مەسەن دەچنە سواسی دەچنە ئەوتای ئەومەتیخانە دەچنێ بۆوانە زۆر خەتەرە کە ڕاستی دەوێت ئەمە بڵێن ڕێواستی بە 300 دیناری دەکرێن وی دەدێنەوە بە 400 بە 500 ئاوالەکانە کەنگری مەسەرەن بە 1600 یاری دەکرین دەگەینەوە بە 2000 هیچ شتێکی وا بۆ ئێمە ناتوێت زامە دەبێت ساکێکەین مەسەرەن خاینی کێوە جوان و ئاوڕۆ لەوانەیە لە چاکردندا 20 کیلۆوان لێ بڕدا بێ بە خودات وەڵای ڕۆژانە بەیانیان سەعات 5 بۆ 6 دەڕۆین بۆ ئەو چیاوچێوانە بەمەبەست لێنانی گژوجای بەهاری وەکو ڕێواس و کوڕادە و کۆمەڵک گژوجای بەهاریە کە ڕۆژانە داهێنینەوە بۆ قەڵازێ و لێرەیان بە جوملە دەچێت بۆ شارەکانی دیکە دەفرۆشرێ یان لە ناوخۆی قەڵازێ دەفرۆشرێ و سەرف دەکرێت وەڵی بە حکمی ئەو ڤایرۆس و قەیرانە ئابوورەی کە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە بازارێکی سست و زەعیفە لە چاو ساڵانی ڕابردوو و لە ڕێگەی ئەو گژوجا بەهاریانەوە بەڕاستی هیچ کەس ناتوانێت بژێوی ژیانی دابین بکە هەرچەندە لەو بێکاری و بێپیشەیەیدا ڕێگایکی باش دەگرێت بۆ خەڵکی دەستکورت و کەم دەرامێت بە دڵنیایەوە زۆربەی شوێنە سنووریەکان من ڕێژ کراوە لەلایەن هەم ڕژێمی ئێران و هەمیش ڕژێمی بەحسی ڕۆیشتوو جیالەوەش ئێمە مەترسیەوەمان لەسەرەکە لە چیاکان بەربینەوە یان لەلایەن سوپای پازارانەوە دەست درێژمان بکرێت سەر و بگیرێن ڕانەی ئێران بکرێن بۆ زیندان و پێشتریش لە 1-2 ساڵی ڕابردوودا ئەمان دیتوە ڕوویداوە یان هەیە تەقەی لە خەڵکی دەکا دەیداتە بەردەست ڕێژی گولە تەنیا لە قەڵازێ ساغ ناکرێتەوە دەڕوا بۆ ڕانیە بۆ سلێمانی بۆ هەولێر لە حەلوەکان دەفرۆشرێتەوە یان لە ناو بازارەکان سەرف دەکرێت و دەفرۆشرێتەوە دەبرێنم باوەندە لە ماڵێ پاڵدەدا